ئەم وێنەی دەیبینن زانای گەورەی کورد مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیسە. ئەمەش دکتۆر عوسمان هەڵەبجەییە کە یەکێکە لە خوێندکارە لێهاتووەکانی ئەو زانە ئاینیە زۆر لەوە تووڕە بوو کە کەسانی نەشارەزا خۆیان دەکەن بە مەلاو بە بانگخواز و فتوا دەدەن. هەمووی بۆتە موفتی، نەخوێنەوار بۆتە موفتی، خوێنەوار موفتیە، نەخوێنەوار موفتیە، پزیشک موفتیە، ئەندازیار موفتیە، کارمەندێکی شارەوانی موفتیە، مناڵێک موفتیە، گەنجێک موفتیە، پیرەژنێک موفتیە، هەمووی پەلاماری ئەم دینە ئەدەن، ئەم دینەتی دۆرەکەن. دکتۆر عوسمان محەممەد غەریب هەڵەبجەیی خاوەنی بڕوانەمەی دکتۆرایە لا فێقی بەراوردکاردا، ئەو یەکێکە لەو کەمینە زانایانەی کە توانیوێتی ئیجازەی زانستی مەلایەتی لە دەستی دووهەڕەمی گەوری زانستی ئیسلامی عێراق و کوردستان وەربگرێت کە ئەوانەی شێخ عەبدولکەریمی مودەڕیس و پرۆفیسۆر دکتۆر مستەفا زەڵمی بوون. مامۆستا عەبدولکەریم مودەڕیس جارێکیان نەسیحەتی کردم، وەڵڵاهی ئەو نەسیحەتە ئەو نەتاڵیم لێ چەشتووە و نەتاڵیم لێ چەشتووە، بەڵام وەڵڵاهی عزەتیشم لێ وەرگرتووە. باشە زۆر سەخت وە لە ژیانمە، ئەی فەرموو ڕۆڵە عوسمان نەکەی داوای سەلکە پیازێ لە بەنی بەشەر بکەین. ئەو هەمیشە وەک قەڵغانێکی پتە و دژی تۆندڕەوی و تەکفیر وەستاوەتەوە. ئایا ئەدیسۆن ئەچێتە بەهەشتەوە یان ئەچێتە دۆزەخەوە؟ بۆ من ئەزانم خودی خۆم ئەچمە بەهەشتەوە یان دۆزەخەوە تا پرسیاری ئەوم لێکرێ؟ ئەو کەسەی پرسیاری لێکرێ ئایا ئەزانەیە خودی خۆی مەسیری چییە، بۆ بەهەشتە یان بۆ دۆزەخە؟ مزگەوتەکەشی کرد بۆ ناوەندێک بۆ بڵاوکردنەوەی پەیامی پێکەوە ژیان و میانڕەوی. خوا بەزەییتان بە مشریکا بێتەوە، خوا بەزەییتان بە گوناهبارا بێتەوە. یان چی بەزەیتان بێتەوە؟ یعنی فرمێسکی بۆ بڕێژن، بپارێنەوە، خوایە هیدایەتی بین. هەمیشەش دەیوت کە نایبەت لە گەیاندنی ئایندا زۆر لە خەڵک بکەن. ئازادی بە تۆ بەخشیوە، کاتێ فەرمێ لا ئیکراهە فی الدین، یان چی زۆرکردن لە دینە نییە، یعنی شتێک نییە لە ناو بازنەی دینە زۆرکردن هەبێ. لە هەنگاویشی کتوپڕدا دکتۆر عوسمان پاش 18 ساڵ خزمەت واسێنانی خۆی لە وتار خوێنی هەینی لە مزگەوت ڕاگەیاند و وتی خزمەتکردن تەنها بەسەر مینبەرەوە ناکرێت، چرای خزمەت لە هەر کونی حوجرە و لە هەر جێژوانێکی زانستی و ئەدەبیدادا دەگرسێت. ئەم بڕیارەشی کاردانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا. من نامی ئەحمەد نامی جملەی ئەنبیاست کە سەد ئامەد نەبەت هەم پیشی ماست. یعنی چی؟ پێشوەیشە بکەین معناکەی ئەوەیە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام جامع كمالات جميع الأنبياء، يعني كمالات وجمالات الأنبياء جميعا موجودة فيه، يعني هرشي جواني وكمال وجمالي بيغمرانه هر همي كوغوتو لبيغمران.